مەلە بەختیار بۆ بافڵ تاڵەبانی ئۆباڵی بەشداری نەکردنی من و هەواڵانم لە ئەستۆی تۆدایە. وەزیری پەروەردە دەڵێ بایکۆ چارەسەر نییە و مامۆستایانیش خێمەیان هەڵداوە. باشێکی تری 700 ملیارەکە گەیشت و لیستی موچاش هەروەک خۆیەتی. لا تیوار نیوزەوە سڵاوتان لێبێت تا بەنجافم و سێ هەواڵتان پێشکەش دەکەم. مەلە بەختیار ئەندامی ئەنجومەنی باڵا و بەرژەوەندیەکانی یەکێتی لە پەیامێکی ڤیدیۆییدا دەڵێت 3 هەفتە لەمەوبەر لەگەڵ بافڵ تاڵەبانی بۆ ماوەی کاتژمێرێک و 35 خولەک گفتوگۆم کرد. بافڵ تاڵەبانی پێی وایە دۆخی یەکێتی زۆر باشە و یەکگرتووە لا هەڵبژاردنیش سەرکەوتنێکی گەورە بەدەستەهێنێت و پێی وایە سیاسەتەکانی ڕاستە و هەموو وڵاتان لێ ڕازین. هەروەها گوتوویەتی کێشەکان لەگەڵ تورکیا چارەسەر دەکەین، بەڵام بەداخەوە ئەم دیدارەمان هیچ ئەنجامێکی نەبوو، دەرەنجامی قسەکانیشی پێچەوانە بوو. مەلا بەختیار دەڵێت ئەوان خۆیان ئەندامانی ئەنجومەنی باڵا دیاری دەکەن بێ ئەوەی هیچ پرس و ڕاوێژێک لەگەڵ ئێمە بکەن، بۆیە بەشداری کۆنگرەی پێنجەمی یەکێتی ناکەم و ئۆباڵی نەچوونی من و ئەندامانی دیکەی ئەنجومەنی باڵا لە ئەستۆی بافڵ تاڵەبانیە و لا پشتی ئەویشەوە کی دیکە دەستی هەیە دەیان سپێرم بە خودا. ئالان حەمەد سەعید وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێم لە ڕاگەیاندراوێکدا دەڵێت بایکۆ چارەسەری دۆخەکان ناکات، داوا دەکەم پرۆسەی خوێندن بەردەوام بێت. تێدەگەم کە دۆخی مامۆسایان سەختە، بەڵام داخستنی دەرگای ناوەندەکانی خوێندن چارەسەر نییە. لا بەرامبەردا مامۆسایانی وانە بێژ و ناڕازی لە پارێزگای سلێمانی و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین بەردەوامن لە بایکۆت و دەڵێن لا بایکۆت بەردەوام دەبین. وا بڕیارە ڕۆژی شەممە دوای وەرگرتنی موچەی وەزارەتی پەروەردە ناڕزایەتی بەرفراوان بەڕێوە بچێت و داوا لە سەرجەم پەروەردەکاران دەکرێت بەردەوام بن لە بایکۆت. ئەمەش لە بەرامبەر پێنەدانی موچەکانیان لە کاتی خۆیدا و دواکەوتنی موچەکانیان بۆ ماوەی 3 مانگ. حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ 25 ڕایگەاند 250 میلیارد دیناری دیکە خراوەتە سەر هەژماری بانکی حکوومەتی هەرێم. بەمەش لا کۆی 700 میلیارد دینارەکە 500 میلیارد دینار بۆ هەرێم نێردراوە و بڕی 200 میلیاریش ماوە بنێردرێت. چاوەڕوان دەکرێت لە چەند ڕۆژی داهاتوودا ئەو بڕی کە ماوە بخرێتە سەر هەژماری بانکی هەرێم. پێشتر وەزارەتی دارایی و وتەبێژی حکوومەت ڕایانگەاندبوو لەگەڵ گەیشتنی پارەکەی بەغداد لە ماوەی هەفتەیەکدا موچەی سەرجەم وەزارەتەکان دابەش دەکەین و لیستی موچە درێژ نابێت. بەڵام وەزارەتی دارایی لیستی موچەی بڵاو کردەوە بۆ ماوەی 14 ڕۆژ سەرجەم وەزارەتەکان موچە وەردەگرن. ئەمەش ناڕزایەتی بەرفراوانی موچەخۆران و هاوڵاتیانی بەدوای خۆیدا هێنا. ئۆپۆزیسیۆنیش دەڵێت حکوومەت پارەی زیاد لە دوو موچەی لە بەردەستایە، بەڵام موچە دابەش ناکات. بە یارمەتی هاوکارانم 3 هەواڵم پێشکەشکردن شاد.